بووینەتە قوربانی بووینەتە قوربانی خەنە سەرکارێ لەجێ هەر بردیوارێ بووینەتە قوربانی تاکەی بێئیمداد ئاخر لە کوێی دنیاوە دامەزران دناوایە لەجێ هەر بردیوار تەعینات بکەنەوە لەگەڵ ئەوەی کە بۆ هەمان ئاشکرایە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بەی شێوێ دامەزراندن نەکراوەتەوە کۆمەڵێک کەسمان هەیە کە ئێستا دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن لە یەکدا کە کۆمەڵێک کۆپێکەوە ئەنجومەنێکی دانەمەزراوان کە پێکهێنرا لە چواری یەک خۆپیشاندانێکی سەرتاسەری کرا لە بەتایبەت لە سنووری سەوز و لە هەولێرشا ئەو خۆپیشاندانە بەڕێوە چوو دواتر یاداشتێکمان پێشکەشی لایانی پەیوەندیدار کرد کە خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە یەک لەوانە کە دامەزراندن بوو دوو لەوانە هەلی کار بوو سێ دەرفەتێکی زیاتر بە ئەوانەی کە خوێندن تەواوەکەن لە کەرتی تایبەت دواتر خاڵێکی ترمان هەبوو لێرە دابینکردنی بیمەی بێکاری ئەم کۆمەڵە خاڵە لەگەڵ چەند خاڵێکی تر بوو کە پێشکەشی لایانی پەیوەندیدار کرا بۆ ئەوەی جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە هیچ وەڵامێکیان نەبوو بۆیە لە دووبارە کۆبووینەوە و لە چواردەی یەک دووبارە خۆپیشاندانی سەرتاسەری کرایەوە بەڵام لە هەموو شوێن بەو شێوەیە وەڵام نەدراینەوە بۆیە بڕیاری ئێمەوا بوو کە لە دوو بێنە پێش ئەنجومەنی وەزیران لە شاری ئەولێر وەکو ئەزانن ناوەندی بڕیار لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیرانەوە بۆیە ئێمە هاتینە ئەم پێشە بۆ ئەوەی ماف و داواکاریەکانی خۆمان پێشکەشی ئەمان بکەین بۆ ئەوەی بگەین بە مافە سەرەتایەکانی خۆمان لە کۆی ئەوەی کە ژمارەیەکی ڕاست و دروست لە پێش دەست نییە بەڵام مەزەنداکرێت لە 150 بۆ 180,000 دەرچووی بەشەکانی کۆی بەشەکانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان لەجێ هەر بردیوارێ بووینەتە قوربانی تاکەی بێئیمداد ئاخر لە کوێی دنیاوە دامەزران دناوایە